فڕۆکەخانەی نێودەوڵەتی ئەربیل ناوێکی تێکەڵاوی کوردی و عەرەبیە لە پایتەختی هەرێمی کوردستان نزیکەی 15 ساڵ دەبێت لە ژێر ئەو ناوەوە لەلایەن گەشتیارانەوە دەناسرێتەوە، بەڵام ئەوەی تا ئێستا ڕوون نییە بۆچی ئەم ناوەی لێنراوە، چونکە لە بڕی ئەربیلی نێودەوڵەتی دەبوایە هەولێری نێودەوڵەتی بێت. لە ئەنجامی نووسراوی دەسەڵاتی فڕۆکەوانی مەدەنی عێراقی ینی سوڵتە تەیران مەدەنی عێراقی کە بە نووسرا و ئاگاداری ڕێکخراوی جیهانی ئەو بوارەی کردەوە کە پێی دەگوترێ ئیکاو، ناوی فڕۆکەخانە یاخود فڕۆکەخانەی هەولێر لە فڕۆکەخانەیەکی چونکە بیدایەت لۆکاڵی بوو، ناوخۆیی بوو، لە فڕۆکەخانەی ناوخۆیی بووە فڕۆکەخانەیەکی نێودەوڵەتی ناوی مەتار ئەربیلت دەولی، واتە فڕۆکەخانەی ئەربیلی نێودەوڵەتی، و لە ئیکاویش هەروەها مسەبەتە تەثبیت کرا و جێگیر کرا و هەروە لە ئاەتاواتە هەموو فڕۆکەخانەکانی دنیا فڕۆکەخانەی هەولێر بە فڕۆکەخانەی ئەربیل دەناسن، فڕۆکەخانەی ئەربیلی نێودەوڵەتی. ئەوە ناوێکە و تەثبیتە لەسەر هەولێر، پەیوەندی بە با بڵین ناحیەی سیاسی و یاخود ناوەکە عەرەبیە کوردی ئەو شتانە نیە. مامۆستایەکی زمانی کوردی دەڵێت هەر ناونانێک دەبێت لە ڕووە سیاسی و کۆمەڵایەتیەکەی بڕواندرێت، چونکە کاریگەری دەبێت لە داهاتوو، ئەوەش دەخاتە ڕوو مەرجنیە هەر ناوێک لە ڕووی زمانەوانیەوە هەڵەبێتن و دەبوایە لە بڕی فڕۆکەخانەی نێودەوڵەتی ئەربیل هەولێر بوایە، چونکە زیاتر ئەو شارە بەو ناوە دەناسرێتەوە. لە ڕووی زمانەوانیەوە پرۆسەی ناولێنان پرۆسەیەکە دەبێتە دەستکەوت بۆ شوێنەکە لە هەمان کاتیشدا ڕەنگە ناو پێگەکەی پارێزراو نەبێت لە دەستی بدات. ئەگەر ئێستا فڕۆکەخانەی نێودەوڵەتی ئەربیل هەولێر بووایە، بێگومان ئەم شارە لە ڕووی کوردەواری و کوردایەتیەوە باشتر دەناسێنرا نەوەک ئەربیل نێودەوڵەتی بووە. بۆیە دیوەکە بە دیوێکی سیاسی و ناولێنانەکەش ناولێنانێکی سیاسیە، بەڵام بەواتای ئەوە نایەت کە ئەو ناوە هەڵەبێت، چونکە ئێمە دەزانین یەکەم قوتابخانەش لە کوردستان لە شاری هەولێر بە ناوی ئەربیلە. ئەمە دیوێکە، بەڵام دیوەکەی دیکەی دیوێکی سیاسی. لە هەرێمی کوردستان زمانی کوردی زمانی ڕسمیە و دامەزراوەیەکیش هەیە بە ناوی ئەکادیمیای کوردی کە کار لەسەر زمانی کوردی و هێشتنەوەی دەکات، بەڵام ئەوەی بەردەوام بۆتە جێگای نیگەرانی ناونانی بەشێک لەو شوێنانەیە کە لە بڕی ناوی کوردی، ناوی عەرەبی یان ناوێکی بیانی بۆ دادەنرێت، بەمەش زارێکی تر مڵک و مێژوو زمانی کوردی کاڵتر دەبێتەوە. قارەمان زەوهەر، کورسات نیوز، هەولێر.